سلێمانی ڕەمز و ناسنامەیەکی دیکەی لەدەستدا پاش پێدانی زەویەکەی بە کۆمپانیایەکی کەتی تایبەت سایلۆی سلێمانی تەقێنرایەوە. ئەگەرچی بڕی 1 ملیۆن دۆلار بۆ تەقاندنەوە و ڕوخاندنی سایلۆکە تەرخان کراوە، بەڵام هێشتا 6 مانگی دیکە کات پێویستە تا بە تەواوی ئاسەواری بینای سایلۆکە پاک بکرێتەوە. هاوکات بەڕێوەبەری ڕێگە پێدراوی پرۆژەکەش دەڵێت کاری تەقاندنەوەکە بە سەرکەوتووی ئەنجامدرا. بۆ شێوێ بوو کە پلانی بۆ دانرا بوو لەخوا بەزیابێ هیچ زەرەر و زیانێکی نەبوو، نەبۆ دەوروبەر، نە زیانی مادی، نە زیانی گیانی. هەڵبەتە پرۆسەی دوای ئەمە معالەجەکردنی ئەو هەموو کۆنکرێتەیە لە شکاندنی سەرەتا، پاشان معالەجەکردنی وەکو ئامادەکاریەک بۆ پرۆژە سەرەکیەکە کە پرۆژەی داونتاونە. ئیتر تا ئێمە ئەم هەموو خۆڵ و خاشاکوشتە ئامادەکاری بۆ کرێ ئەوەش تەواو بێ. مەبدەئیەن بۆ ئەمە 6 مانگێک دانراوە بۆ معالەجەکردنی ئەم کۆنکرێت وشتانە و بەڵام لەو بڕایم تۆزێک کاتی لەوە زیاتر ئەوێت. بڕیارە لە شوێنی سایلۆی سلێمانی پرۆژەی کۆمەلگایەکی نیشتەجێکردن و بازرگانی و گەشتیاری جێبەجێ بکرێت. بەڕێوەبەری ئۆبەرهێنانی سلێمانیش دەڵێت ئەوان مۆڵەتیان داوەتە ئەو پرۆژەیە و ئەگەر کۆمپانیای جێبەجێکاری پرۆژەکە لە کاتی خۆیدا ئامادەکاریەکان تەواو نەکات، ئەوان لێپێچینەوەی لەگەڵ دەکرێت و سزای دارایی دەدرێت. هاوکات وتیشی ئەگەر لە کاتی دیاریکراودا پرۆژەکە تەواو نەکات، ئەوان مۆڵەتی پرۆژەکەی لێ دەسەندرێتەوە. ئومێ دەکەین دوای ئەوەی کە تەمان حکومەت و پارێزگای سلێمانی 6 مانگی داناوە بۆ ئەم وەبەرهێنەرە بۆ ئەوەی کە پیسی خوڵ و خاشاک و پاژماوەی ئەم سایلۆیە لەوێ لابەرێ لە ماوەی 6 مانگە دوای کە نابرا لەم 6 مانگە شەڕای گرێبەست و مۆڵەتی کۆتایی پرۆژەی وەبەرهێنانەکە وەردەگرێ و پێویستە لە کۆتایی 6 مانگەکە دەست بەکار لە جێبەجێکردنی پرۆژە وەبەرهێنان. زۆر باش. ئەگەر دەست بەکار نەبوو ئینزارێکە کرێبەتی یاسای وەبەرهێنان ئینزارێک یا دوو ئینزارێکە ئەگەر هەر دەست بەکار نەبوو بەدەی هیچ پاسایەکی لێ ساندرێتەوە و ئەوەی جێبەجێ کردووە بێ بە مڵکی حکومەت و بووشە بە مڵکی حکومەت. ئەوە یەکەم جارە لە هەرێمی کوردستاندا ئەزموونی تەقاندنەوەی بینا و باڵەخانەکان بە شێوەی ڕێکخراو ئەنجام دەدرێت، بەڵام ئەم ئەزموونە هاوشێوەی وڵاتە پێشکەوتووەکان نەبوو. بەو پێی لە وڵاتاندا لە کاتی تەقاندنەوەی بیناکان بە تەواوی هەرس دێن و خاپوور دەبن، بەڵامەوەی لە سلێمانی بینرا تەقاندنەوەکە تەنها بۆ خستنی تاوەر و ئەمباری سایلۆی سلێمانی بوو. لامڕۆوە سایلۆی سلێمانی لە ڕۆژمێری بیرەوەریەکانی سلێمانیدا نامێنێت. دیاریش نییە کە قەیرانی دارایی تا چەنە کاریگەری دەبێت لەسەرەوەی کە لەسەر ئەم زەویە پرۆژەیەکی تر بنیاد دەنرێت کە سیمای سلێمانی پێ جوانتر بکرێت. ئەحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.